لە قەزای خەبات لە ڕۆژئاوای شاری هەولێر دەزگای خێرخوازی بەخشین هاوکاری دارایی بەسەر 100 خێزانی کەم دەرامەت دابەش کرد. لە بەردەوامی پرۆژە خێرخوازیەکانیدا و بە پاڵپشتی خێرخوازان دەزگای بەخشین لە قەزای خەبات پرۆسەیەکی فراوانی دابەشکردنی هاوکاری دارایی ئەنجامدا. پرۆژەیەکی ترمان جێبەجێ کرد کە نۆیەمین پرۆژە بوو لە قەزای خەبات کە 100 خێزانی هەژار و کەم دەرامەت بە بڕی 25 میلیۆن دینار بۆ هەر خێزانێک بڕی 250,000 دینار بەسەریەمان دابەش کرد. لێرەوەی مە سوپاسی تاوای خێرخوازان دەکەن کە پشتیوانی تەواوی کارەکانی دەستگای خێرخوازی بەخشینن لە هەرێمی کوردستان کە هەر ڕۆژەی دەستگای بەخشین لە شارێک هاوکاری بەسەرچینی خەڵکی هەژار و نەدار لەسەر هەرێمی کوردستان دەکات و داوا لە خێرخوازانی تریش دەکەن پشتیوانن بن بۆی بتوانین بە هەزاران خێزانی تر کە چاوەڕوانی هاوکاری خێرخوازانن و دەستگای بەخشین وەکو دەستگاکەیان بتوانین کە هاوکاری بەسەر چینی هەژار و نەدار دابەش بکەین. سوودمەندبوانی پرۆژەکە خۆشحاڵی خۆیان بەم دەست پێشخەریە دەربڕی و سوپاسی دەستگای بەخشین و خێرخوازانیان کرد بۆ ئاوردانەوەیان لە ژیان و گوزەرانیان بە تایبەت لەم بارودۆخە ئابووریە قورسەدا کە بەدەست بارگرتنیان بەشێک لە بارگرانی سەرشانیان سووک دەبێت. هاوکاری زۆر بۆم پێویست بوو چونکە تا ئێستا پێداویستەکانی جێژم بە تەواوەتی نەکرد بوو بەسێتی کەڕی بوو بەسێتی مابوو بەڵام بەو هاوکاریە دەتوانم هەموو پێداویستەکانی بە جوانی بچڕم و هەرواتیانی چی باش بۆ ئەوەندە ماوە بۆ دوای ڕەمەزانی دەتوانم بای مودەیەکم بچە. پیاکەم چۆن ساڵە شێدا عەمری خوای کردە منداڵێمی 6 لە دەمەغەی کوڕمش هەیە ستات هەزت تەمەنێ کاتێ سێ زێدا خودێ خێراوە بنووسی و خودێ کاری هەموو جارال بەردەستێەوە هەبی ئیشەڵە بدن و ڕیارمەتی فەقیرا بدن و خوا قبولکە ئیشەڵە و ماژی قبول کرد و ڕەحمەلدا ئەکو بابێتەوە وە جنەتێ و بە هەشتێ شابکی. ئەو مساعدەیە بۆ جێژن چەندێک پێویست بوو؟ خودێ ئەلحەمدلله تازە ئەزێ چمە سەر تەختوری ئەزان نەخۆشم و جیژە منە نەخۆشە خودێ خێراوە قبولکی. ئەمە تەنها بەخشینی هاوکاری دارایی نەبوو بەڵکو جێبەجێکردنی فەرمانی ئاینی و زیندووکردنەوەی ژیانی پێکەوەبوون و برایەتی بوو تا زەردەخەنەی سەرلێوی ئەم خێزانانە ببێتە توێشوویەک بۆ قیامەتی بەخشندەکان. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەبات.